هايدگر جرا و زمانی ئەڵمانیۆ نەبێ بوونکاتی نەتایە باسانی بنووسن و نەتایە بوونکاتی بە ئینگلیزی بنووسن و بین و ئەڵمانینە چونکە زمانە نایش تقریبا بە مێتافۆریش هەرمانە کەرۆ پێسە بەڵام کەمتر جە زمانی کوردی یعنی هەست و زمانی کوردی پێ فەلسەفەی ئان نەوێم کە من هەرمانەم چەنەکردن با هەورامیەکەی چۆ تەمان چونکە ئینە هەمان ستراکچەرە قوڵیە فرەشەنە يعني من كوب برهمكو فارابيم ترجمة كردن بلام هر چاوە کە من جا چەمکەکای ئەوانە زمانەکە وش چەمکەش داناپەنێ يعني کە توانی شواز مەکەری مستەڵەحاتی دروستی کردیانی هەستکەری هەر زمانەکەن و یەکەم جار کە ئینەم پێ بەرکەوت یەکەم تێکست کە فەلسەفی بێ 2005 بێ تەرجەمەم کرد چاوە زانام کە فعلەن زمانە کوردیەکی قودەتی عەجایب شاشەنەن پەی ویرۆکردەی پەیانەی کە توو ویرۆکردەی وە جەڕاشاوە واچی و معنای قوڵ وەرگێرا وەروانەی سادەکردەوە زمانی و ئی فکرەیە بارمی و ئیسە زەمن و سورعەتین و ئیسە زەمن و مەزان و چشین و نشاگەر پاسە بێ ئەڵمانێک واشاچی ئاڵۆزیە و زمانەکەی شائاردێ و ئاسان شاکردێ بەڵام نەکردن شاو شانازی چش بۆوە کەرا و فعلەن فرە و ئەساس و زانستەکە بە زمانی ئەڵمانی ئینکریان وەروانەی ئەشم ها فکرە لا پشۆلاماوێ کە مادام اونە ئاسانە تاوامێ زمانی ئاسانە شتەن دروستکەرمی عین و ئینگلیزی کە زمانی ئاسانە